نازانم دەنگ هەیە دەنگ نییە. دەنگم هەیە نییە. بە هەر حاڵ کەسێک ئاگادارم کاتەوە بزانین بەشک و دەنگ هەبێ. دەنگ هەیە دەنگ باشە، زۆر باشە. ئەم کاتتان باشە ئازیزان. هیوادارم هەموو لایەک سەلامەت و سەرحاڵ بن. ئارەزووی خۆشبەختی بۆ هەمووتان دەکەم. بەو هیوایە کە لە داهاتوویەکی نزیکدا زۆربەی هەرە زۆرتان لە نزیکەوە ببینم. بەر لە هەموو شتێک پێویستە من وەکو خۆم دەستخۆشی لەو هاوڕێ ئازیزانە بکەم کە ئەم پرۆگرامەیان داناوە، ئەم بەرنامەیان داناوە و بۆ خەزمەتکردن بە خەڵکی کوردستان، بۆ خزمەتکردن بە ئەدەبیاتی میللەتی کورد زەحمەتیان کێشاوە. بە هەر حاڵ بە ماندووبوونێکی زۆر بەتایبەت هاوڕێی عەزیز کاک مەریوان هەڵەبجەیی، فاتح مەحموود و هەر هەموویان، ناهید موکری و زۆر هاوڕێی خۆشەویستی دیکە. ئەو بابەتەی کە من ئیمشەو مەوێت باسی بکەم هەروەک لە سەرەوە هاتووە ناتەبایی کورد و ئیسلام. کاتی ئەوە هاتووە دەست ببەین بۆ تابووەکان، دەست ببەین بۆ قودسیەتەکان، دەست ببەین بۆ هەموو پیرۆزیەکان بیانهێنین، کالبۆتەکانیان بشکێنین، تەلەسمەکانیان بشکێنین، بیخێنە بەر تیشکی لێکدانەوە، بیخێنە بەر تیشکی لێکۆڵینەوە. بزانین ئەوەی کە دەرخواردیان داوێت کردویانەتن مێشکمانەوە هەر لە مناڵی تا چەندێ ڕاستە. با مێشکی خۆشمان بەکار بێنین. ئەتوانین سەرکەوین، ئەتوانین هەنگاو بە هەنگاو بڕۆینە پێش. ئەگەر ئاورێک لە ئوروپا بدەینەوە بۆ بوو بە ئوروپایە، چۆن بوو بەم ئوروپایە و چۆنیان کە ئێستا نەک تەنیا خۆیان وەکو میللەتانی ئوروپایی، زۆربەی هەرە زۆری میللەتانی ئیسلام لێدراو کە تووشی شەڕ و کوشتن و بڕین و ئاوارەیی و دەربەدەری بوون بەهۆی ئەحزاب و گروپی ئیسلامیەوە پەنایان بەم ئوروپایە هێناوە. ئەوان چیان کرد؟ ئەوانیش هەموو ئینسان وەکو ئێمە. با لێکی بدەینەوە بزانین ئەم کوردە بۆچی بە درێژایی سەدان ساڵ تێکۆشان و خەباتی خوێناوی و دەربەدەری و هەموو بەڵایەکی بەسەرات نەیتوانی هەنگاوی بچێتە پێشەوە. بۆ؟ ئەبێت لەمانە بکۆڵینەوە، بیان خەینە بەرباز بزانین گرفتەکەمان لەکوایە. تا منش بۆ یەک هاتمە ڕێزی ئەم ئازیزانەوە بتوانین بەیەکەوە بابەت بە بابەت، بەرەبەرە، شەو لە دوای شەو، ڕۆژ لە دوای ڕۆژ لەم شتانە بکۆڵینەوە، قسەیان لەسەر بکەین، بەیەکەوە دانیشین قسە بکەین.
بە هاوکاری یەکتر دەتوانین زۆر شتمان لەدەست دێ. بۆیە ئەو بابەتە من هەڵمبژاردووە ئەگەر کەم و کۆڕی تیا بوو، ئەگەر ئشکالێکی هەبوو، بەهەرحاڵ داوای لێبوور نەکەم. من بە ئەوەی کە دانیشتووم بیرم لێ کردووەتەوە چۆن باسێک بکەین، نیمشۆ لەسەر چی باس بکەین. لە خزمەتتان مابین. ئەو ناوەی لەسەرەوەدا ماناوە ناتەبایی کورد و ئیسلام، لە ڕاستی ئەگەر بین شی بکەینەوە لەباری کولتوریەوە، کورد نەیتوانیوە ببێت بە ئیسلام، نەیانتوانیوە بیکەن بە ئیسلام و ناژبێ بە ئیسلام. بۆ ئەتوانین سەیرێکی خۆمان بکەین هەر ئێستا لە هەموو بەشەکانی کوردستان و چاو لە هەڵسوکەوتی خەڵکی کوردستان بکەین، چاو لە هەڵسوکەوتی ئینسانی کورد بکەین. لەوانەیە لاتان سیر بێ کە ئاڵێم کورد نەبووە بە ئیسلام، کورد نەبووە بە موسڵمان، کورد ناتوانێ ببی بە ئیسلام. لەوانەیە لاتان سیر بێ بڵێن ئەو هەموو نوێژ و مزگەوت و حەج و حجرە و خانەقا و تەکیە و بانگخواز و ئەمانە چییە؟ بوونی زۆری ئەوانە و ڕۆژ بە ڕۆژ زۆرتر بوونی یەکێک لەو هۆیانەیە کە پاش 1400 ساڵ نەیانتوانیوە بە لێدان، بە کوشتن، بە بڕین، بە ئامۆژگاری، بە نەسیحەتە ئەم دینەوەی شومەیە بسە پێرمە سەر ئەم میللەتە گرفتارە. هەر بەپێی بەردەوامبوونی ئەم نەریتە دێرین و ڕێو ڕەسم و کولتوری و کۆمەڵایەتیانەی بەر لە هێرشی ئیسلام و داگیرکردنی کوردستان لەلایەن عەرەبی ئیسلامیەوە وەک ڕەشبەڵەک، گۆرانی و هەڵپەڕکێ، کاری هەرەوەزی ژن و پیا و پێکەوە، زەماوەند، دڵداری کچان و کوڕان، جێژوان و جلوبەرگ، هۆنراوای عاشقانە، نوێخوازی، ئەمانە ئێستاش ماوەتەوە بەڕێوە ئەچێت. ئیسلام بە پێچەوانەی هەموو ئەمانەیە، ئەمانە باڵگەن بۆی میللەتی کورد بەر لە ئیسلامیش گەلی پێشکەوتووتر، ئازادتر، عاقڵتر بووە. ژنانی کورد لە ڕێز و حورمەتی زیاتر و مافی ئینسانی زیاتر بەهرەمەند بوون. بەڵام بەهاتنی ئیسلام و داگیرکردنی کوردستان و سەپاندنی کولتور و یاسا و ڕێساکانی ئیسلام بەسەر کورددا، نەک ژنان هەر هیچی تازایان بەدەست نەهێنا، بەڵکو ئەوەش کە هەیەیان بوو لە دەستیاندا وەکران بە کۆیلەی سێکسی و کەنیز و زەعیفە. و بینین پیاوی کورد ئەمڕۆ بەهۆی ئیسلام لێدراییەوە بە ئاسانی دەسەبات خۆشەویستترین کەسەکەی کاوسەرەکەیەتی ئەیکوژێ، سوکایەتی پێکە، جگەرگۆشەکانی کە کچۆڵەکەیەتی ئەیکوژێ، زوڵمی لێکە. ڕاستە کە کورد و میللەتانی دیگەی ناوچەکە بە گشتی ستەم و زیانی قەرەبوو هەڵنەگەرمان لەلایەن عەرەبی ئیسلامی داگیرکەرەوە بینیوە. ڕاستە کە شەڕمان بەرامبەریان کردووە، لیان تووڕەین، ئێستاش مەقاومە ئەکەین، نەبووین بە ئیسلام، بەڵام بە حوکمی ئیساندۆستی و بوونی هەستی بەرپرسانەمان بەرامبەر بە خەڵکان و میللەتانی دیکەی دنیا، بەرامبەر بە خۆمان، تەنانەت بەرامبەر بە عەرەبی ئیسلامی داگیرکەریش، خەڵکی عەرەب زمانیشمان وەک خەڵکانی تری جیهان خۆش ویستووە، خۆشیانمانەوێ، ڕێزیان لێگرتووین، ڕێزمان لێگرتوون و ئەمە بەردەوامە بێ. ئامادە بووین و هەین
کە پەیوەندی ئابووری و کۆمەڵایەتی و دۆستانەمان هەبێت. لە زۆر شوێنی کوردستان بەتایبەت کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژاوا تێکەڵاوی خێزانیمان هەیە. خودی زەواجی پیاوی کورد لەگەڵ ژنی عەرەب لەگەڵ پیاوی کورد، پێکهێنانی خێزان و بنەماڵە، پەیوەندی جۆراوجۆرمان سەلمێنەری ئەم هەستە ئینسانیەمانە و ئەبێ زیاتریش گەشەی پێ بدەین. سەلمێنەری ئاشتیخوازی ئێمەی کووردە بەرامبەر بەوە. بەڵام عەرەبی ئیسلامی و نۆکەرەکانیان بەکرێگیراوەکانیان بەرامبەر بە ئێمە چی بوون؟ ئەگەر دابنیشین بیگێڕینەوە، ئەگەر دابنیشین باسی کەین لاپەڕە بە لاپەڕێ ئەو مێژووە خوێناویە، کە ڕاستیە جگە لە تەعەداد، جگە لە تەجاوز، جگە لە داگیرکاری، جگە لە دواکەوتووی، جگە بەدبەختی هیچ شتێکمان لیان نەبینی. ئێستاش بەردەوامە. ئێستاش ئەحزابی کوردی ئیسلامی لە باشوور لە کۆڵمان نابنەوە. ئێستاش داعش لە کۆڵمان نابێتەوە. ئێستاش مەداکان بە هەمان شێوە کۆمەڵگاکەمانیان تووشی نەخۆشی فکری کردووە. بەربەستن لە ڕێگامانە. میلەتی کورد هیچ کێشەیەکی لەگەڵ عەرەب نەبووە و نیەتی دژ بە عەرەب نییە، دژایەتی عەرەبی نەکردووە و تەنانەت عەرەبیش دژ بە میلەتی کورد نەبووە. ئەوەی کە کێشەی ئێمەیە دژ بە ئیسلامە، دژ بە کولتورەکەیان، دژ بە ئاینی ئیسلامی داگیرکەرە، ئیسلامێک کە وڵاتانی عەرەبیشی داگیر کرد، ئیسلامێک کە لە زێدی خۆیش یا بە کوشت و کوشتار و شەڕ و وێرانی و تاڵانی و دزی و داگیرکاری خۆی سەپان. ئیسلام سنووری کۆمەڵایەتی ئێمە، سنووری سیاسیمان، کولتورمان، زمانمان، کەسایەتیمان، مێژوومان هەمووی پێشێل کرد. وڵاتەکەمانیان داگیر کرد، ڕێگای گەشە و پێشکەوتنیان لێمان بەسووە و جگە لە زیان و زەرەر هیچ سوودێکمان لیان نەبینیوە لەم ئیسلامە. عەرەبە ئیسلامیەکان بەڕێبەری محەممەد خودایەکیان دروست کرد و لەژێر ناوی ئەم خوددا دەستکردە هێرشیان بۆ داگیرکردنی میلەتان و وڵاتانی دنیا دەست پێ کرد. لە زۆر شوێن سەرکەوتن و لە زۆر شوێن تێکشکێنران. ئەم ئیسلامە لە هەر شوێنێک سەرکەوت و گرای دانا، ڕووی کردە هەر شوێنێک و خۆی سەپاند، نابودی کرد، وێرانی کرد. ئێستاش ئەبینین وڵاتانی ئیسلامی بەدبەختی، هەژاری، دزی، فەقر، فەحشا، فەساد، داماوی، دەربەدەری، بێچارەیی، تەمەڵی، تەوەزلی، بەداخ و هەزار داخەوە کوردستانی یەکێک لەو شوێن وڵاتانە بوو کە عەرەبی ئیسلامی داگیری کرد و 1400 ساڵە ئێمەی کورد نەک هیچ قازانجێکمان لێ نەبینی، بەڵکە تووشی گەورەترین بەدبەختی و جەهالەت و دواکەوتووی و داڕمانی عەقڵی و داڕمانی مێژوویمانی کرد. بە هاوکاری کەسانێکی خۆفرۆش و پارەپەرست و پلەپەرست کە ئێستاش هەرماون و بەرهەمیان دێنەوە، مەعاشیان ئەدەنێ، ئەیان لاوێنەوە، جێگەشتوونیان بۆ دابین کردوون، ئەنە پەلاماری کوردستانیاندا سامانی وڵاتمانیان بە تاران برد و ئەم ڕەوتە ئێستاش هەر بەدەوامە. ئەوە نەک تەنیا کوردستان، بەڵکو هەموو ئەو وڵاتانێک کە لەلایەن عەرەبی ئیسلامی داگیرکەرەوە داگیریکان، کچەکان و ژنەکانمانیان بەدیل گرت، وەک کۆلەی سێکسی و کەنیزک لەگەڵ خۆیان بردیان، پیاوەکانیان کوشت، وڵاتەکانیان کاول کرد، سووتاندنیان و کردیانە زیندانی مێشک و هەست و هێزی داهێنەرمان. بە هاوکاری خەیانەتکارانی ناوخۆ مێشکی میلەتیان داگیر کرد و بەلاڕێیان دابرد. بە زەبری شکنجە و لێدان بە درۆ و دەلەسەی بەناو ئاسمانی و جۆراوجۆر بەشێک لە خەڵکەکەمانیان بەناو کوردی موسڵمان و ئەم کوردانە بوون
بۆ بەرژەوەند و قازانی شەخسی خۆیان لە ئیسلامی داگیرکەر تونتر و بێڕەحمانەتر و وەحشیانەتر بەربوونە گیان و ماڵ و ناموس و کەرامەتی خەڵکی کوردستان و لە هیچ جۆرە تەعەدا و تەجاوزێک دەستیان نەپاراست و میلەتی کوردیان کردە فیدای خۆیان و عەرەبی ئیسلامی داگیرکەر. هەموو بەڵگە مێژوویەکان تەنانەت نووسراوەکانی خودی مێژوونووسانی ئیسلام ئەو ڕاستیە سەلمێنن وەدانی پێدانن کە ئیسلام بە زەبری شمشێر و بە پەلاماری بێڕەحمانە بەسەر میلەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەوانە میلەتی کورددا سەپێنرا. ئەمە نەک هەر بەسەر میلەتی دیکەی غەیرە عەرەبدا، بەڵکو بە شمشێر و کوشتار توانی خۆی بەسەر زێدەکەی خۆشیدا کە مەکە و مەدینە بوو، بەسەر شار و دیاتەکەی خۆیدا کە سعودیە بوو بسەپێنێت، نەک بەڕەحم و ئیرادەی خوداکەیان. میلەتی کورد کە یەکێکە لە میلەتانی ئیسلام لێدراو، هیچ کاتێک نە بە نامە و نە بە ناردنی پەیامێک بۆ سەرانی ئیسلام لە عەرەبستانی سعودی کە زەحمەت بکێشن و بێن و بەرەکەتی ئیسلام کە ئەم دواکەوتووی و قوڕ بەسەریەی ئێستامانە بە هەدیە بۆمانی بێن و بمانکەن بە موسڵمان. بە هەزاران بەڵگەی ئاشکرا و ڕوون، بە هەزاران بەڵگەی مێژووی و کولتوری و کۆمەڵایەتی کە ئێستاش لە بەردەستایە وەرەپەی پەرە پێدەن، کورد بە ئیرادەی خودای عەرەبی مەککە و مەدینە نەبووەتە موسڵمان و ئێستاش موسڵمان نییە. بەپێی لێکۆڵینەوەی زانستی و مێژوویی بە هەمان شێوە کە ئیسلام بە زەبری شمشێر و کوشتار بەسەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شمالی ئەفریقا و چەند وڵاتێکی دیکە تا سەرکەوت و داگیریان کرد، بە هەمان شێوە لە زۆر شوێنی دیکەش کستی هێنا. لە پواتیەی فەڕەنسە تێکوپێکیان شکاند و ڕاویاننا. لە ئەوروپای ڕۆژاوا پێشی پێگیرا و نیوەی مجاهیدەکان کوژران و بەشێکیان بەدیل گیران و ئەوانی دیکە هەڵهاتن. لە ئەوروپای ڕۆژهەڵات شمشێرەکەی ئیسلام لە کار کەوت و لە قوستەنتینەیە تێکشکێنرا و خوداکەشیان کە بە قسەی خۆیان قادری مطلق، ئاگای لە بەڕ و بەحرە، ئاگای لە دنیایە، هەموو شتێک بە ئیرادەی ئەوە و قەت شکست ناخوا، نەک هیچی پێ نەکرا، بەڵکو بەر لە لەشکرەکەی هەڵهات. کورد بە هیدایەتی خودای دەستکردی محەممەد و دارودەستەکەی و بە ڕەزامەندی خۆی نەبوو بە موسڵمان. کورد لەبەر باشبوونیان عادیلانەبوونی یاساکانی قورئان نەبوو بە موسڵمان، بەڵکو بە کوشتار و سەربڕین و سووتاندن و تاڵانکردنی لەلایەن شمشێر بەدەستانی ئیسلامیەوە داگیر کرا. بە خەیانەتی مەلا و شێخ و سەلاحەدینەکان و بە زۆر ناوی موسڵمانی بەسەردا سەپێنرا. بەم حاڵەشەوە سەرەڕای خەیانەتی خائێنانی هەلپەرستی ناوخۆ لەلایەک و لەلایەکی ترەوە بە کوشت و بڕی 1400 ساڵە بە تەڵقینات و وڕێنە و لە مناڵیەوە مێشک شۆردنەوە بە وڕێنەی مەلا و خەتیب و شێخی خۆفرۆش و خەلیفە و مەلیفە نەیانتوانیوە کورد بکەنە موسڵمان، نەیانتوانیوە شادی و هەڵپەڕکێ، ڕەشبەڵەک و گۆرانی، دڵداری و خۆشەویستی کە کولتوری بەر لە هاتنی ئیسلام بوو بسڕنەوە. ئێستاش بەردەوامە، هەر بۆیە کورد موسڵمان نییە و موسڵمانیش ناتوانێت کورد بێ. دوو شتی ناتەبان بە یەکەوە، دوو شتن بە یەک ناخۆن، بە هیچ شێوەیەک بە یەک ناخۆن. کورد حەزی لە شادی و زەماوەند و پێکەنین و ئازادیە، موسڵمان دژی پێکەنین و شادی و ئازادیە. کورد بۆ ژیانەژید، موسڵمان کۆیلەی خودای دەستکردی جەماعەتێک عەرەبی ئیسلامیە و بۆ تاڵان و تەعەدا و دەستدرێژی و مردن نەژین. کورد خۆشبەختی و کەرامەتی بۆ ژن و پیاوەیە، بۆ گەورە و بچووک، بۆ هەمووانەوێت لەم دنیایەدا و باوەڕی بە بەرابەری ژن و پیاو هەبوو هەیە. بەڵگەم ئەو کولتورەیە، کولتوری هەرەوەزی بە یەکەوە کارکردنی ژن و پیاو، گۆرانی ژنانە، هەڵپەرکیەکانیان، خۆشیەکانیان.
ئیسلام ژیانی ئەم دنیا ڕەت دەکاتەوە بۆ بەهەشتێکی خەیاڵی کە ئەویش بەس بۆ پیاوانی مسلمان و ئینسان کوژە خەڵکەکان نەکوژێت وە ژن بە ئینسان نازانێت حەسابی حەیوانێکی ماڵی بۆەکە. ئەگەر کورد بڕێک ڕەفتار و ڕەوشتی نائینسانی و نائەخلاقی هەیە و دژ بە ئینسانیەت و دژ بە ژن بە تایبەتی لە ڕاستیدا لە عەرەبی ئیسلامی و لە کولتوری ئیسلامیەوە فێر بووە و بە شمشێری ئیسلام کراوەتە کولتوری. بە هەزاران بەڵگەی زیندوو کورد موسڵمان نییە ناتوانێت ئیسلام قبوڵ بکە. کورد و ئیسلام نالکن پێکەوە. ئیسلام چەندە کولتور و ڕێگای گەشەی کوردی تێکداوە و لە ڕەوتی پێشکەوتن و زانستی دووری خستووەتەوە. دەیان بەرابەر خراپتر کولتور و ڕێگای گەشەی عەرەبیشی شێواند و کردنی بە خەڵکانێکی تاڵانچی و دەستدرێژی کار وە خوێن ڕێژ و تەنیا ڕێگای ژیان لە پەلامار و داگیرکردن و تەعەدا و تەجاوزدا ئەبینن. عەرەبەکان بە بەرەکەتی ئیسلام و لەژێر کاریگەری پەروەردە و فێرکردنەکانی نەریت و یاساکانی قورئاندا یعنی حەدیسەکاندا خەڵکانێکی تەمەڵ و تەوەزل مشەخۆر و داگیرکەری ڕاهاتوون. هەمیشە خۆیان لە کارکردن، لە داهێنان، لە خەلاقیەت، لە گەشەکردن، لە معرفەت، لە عیلمانیەت لەمانە پاراستووە. پەنایان بۆ شەڕ و کوشتار بووە، ڕقیان لە کارکردن بووە، باوەڕیان بە کار و زانست و گەشەکردن نەبووە. و ئێستاژی نییە. ئێستاژ لە پێناوی حۆریەکانە شەڕەکەن، ئێستاژ لە پێناوی سکس و ڕابواردن و هەنوێن و شتێکی خەیاڵیدا. ئەم خەڵکەی ئێمە کە تووشی ئەم نەخۆشیە بووە ئیسلام وای لێکردوون و هۆی حاکمبوونی ئیسلامە و خودی ئەو عەرەبە کە ئاوا تووشی ئەم بەدبەختیە بووە ئەویش گیرۆدەی ئیسلامە. میلەتێکی تووش و شەڕانی لێ دروست کردوون. هەر ئەمەوەیەشە کە ئێستا لای خەڵکی جەهان عەرەب بە نەفام و سەرچاوەی تێرۆریست نادەبرێن. باوەڕتان بێ ئەگەر نەوتی عەرەبستانی سعودی وژ بکە حاجی نەچێ بۆ حەج، پارەی مناڵەکانیان نەبن بۆ سەرانی سعودیە یان وڵاتانی دیکە بە هەمان شێوە نەچن بۆ حەج و ئەو هەموو پارەیە کە لە خۆیان ئەگرنەوە هەڵگەڕێژنە بازاڕەکانی دین فرۆشی حاکمانی سعودی. هیچ خودایەک فریای سعودیە ناکەوێت و هەموویان لە برسا ئەمرن. کورد تەنانەت بە هێرش و کوشت و بڕینی ئیسلام و حاکمیەتی 1400 ساڵی ئیسلام ئێستاشی لەگەڵ بێ نەبووە بە موسڵمان ناتوانێت. هۆکەشی ئەوەیە کە کورد بە ڕەزامەندی و ئارەزووی خۆی ئیسلامی قبوڵ نەکردووە. خودی قورئان باشترین بەڵگەیە کە ئیسلام تەنیا بۆ عەرەب زمان هاتووە، ئەویش تەنها بۆ عەرەبەکانی مەکە و مەدینە تایبەتە بەوان. خودای ئیسلام تەنها یەک زمان ئەزانێت کە ئەویش عەرەبیە. قورئان بۆ عەرەبەکانی مەکە و دەوروبەری مەکەیە نەک هەموو خەڵکی عەرەبی دیکەش. ئیسلام بە هەمان شێوە کە بە زەوری شمشێر کوردستانی داگیر کرد بە هەمان شێوە بەکاری تیرۆریستی سەربڕین ڕشتنی خوێن و کوشتار سەربڕینی 700 کەس لە بەنی قورەیزە بێبەزەیانە بەسەر شۆنی لەدایکبوونی خۆیشدا سەرکەوت. غەزوەکان شەڕە گەورە و خوێناویەکانی ئیسلام لە دژی خەڵکی عەرەبستان بەگشتی و مەکە و مەدینە بە تایبەتی. شەڕەکانی بەدر، قەڵای غەیبەر، ئوحود هەتا دوایی سەلمێنەری ئەم ڕاستیەن سەلمێنەری ئەوەن کە خودای ئیسلام لە ئاسمان نییە لە زەویە و خودی موحەممەدە. قورئان کە بە عەرەبی نووسراوە بەس بۆ خەڵکی عەرەبی مەکە و مەدینەیە. قورئان بۆ کورد نییە و کورد هەر خودای نییە.
ئەگەر هەشی بێت ئەو خدایە نییە کە عەرەبە و بە تەنها عەرەبیە زانێت و قورئان بە کوردی نییە. خودی قورئان لە دەیان ئایەتدا بە زمانی سادەی عەرەبی و ڕاشکاوانە ئەڵێت کە ئەم کتێبە بۆ عاقڵکردنی عەرەبی مەکە و مەدینەیە. قورئان بۆ کورد و ئەو میلەتانە و تەنانەت عەرەبەکانی تریش نییە کە بە زۆر کراون بە ئیسلام و زمانی عەرەبیان بە سەریانە سەپاندووە. ئەگەر مێژوو بخوێنینەوە لیبی، میسر، سووریا، هەتا بڵێم کوێژ، عێراق، ئەمانە عەرەب نەبوون، کردوونیان بە عەرەب. دینی ئیسلام ئەساسەن دینی تەعریبە بۆ ئەمپراتۆریەتی عەرەبیە. لە خودی قورئانەکە ئاماژەی پێکا کە محەممەدی بۆ هیدایەتکردنی عەرەبی مەکە و مەدینە کردووە بە پێغەمبەر کە بێ عەقڵ بوون. باشە ئەگەر خودای عالەمیانە بۆ پێغەمبەرێکی بۆ منیش نانارد، بۆ قورئانێکی بە کوردی بۆ منیش نانارد. لە دوو سێ ئایەتدا بە نمونە لە ئایەتی سێی سوورەی ئیبراهیمدا، سوورەتی ئیبراهیمدا وەئەرسەلنا من ڕەسوولی کە لەوێ دەسێت پێغەمبەرەکانمان بە زمانی قەومی خۆیان ناردووە کە ئەوەی کوردە مسڵمان نییە و ناتوانێت مسڵمان بێت. ئەگەر پێ بڵێن مسڵمان دەبێت بە ئیهانەی بزانێ بە خۆیە بێ شەرم بکە، نەک ببێتە دار دەست و گۆپاڵی دەستی ئیسلامی داگیر کرد بۆ کوشتن و سەرکردن و تاوانکردنی وڵات و خەڵکی خۆی لە پێناوی ئەوانەدا. تا ئێستا هیچ پێغەمبەرێک بە زمانی کوردی بە ئایەت و سوورەتی کوردیەوە نهاتووە. هەر ئەمە بەڵگەی سەلمێنەرە کە کورد مسڵمان نییە. هەر کورد زمانێکیش مسڵمان بێت لە ڕاستیدا درۆ لەگەڵ خۆیەکە، پێویستە بە خۆیدا بچێتەوە. ئەوە ئیسلامە کە باوەڕ کە بڕاوە بە باڵای کووردا بە زۆر، تەنها لە ڕێگەی تەقلیدەوە، لە ڕێگەی دایک و باوکی گیر و دەخواردووەوە. ئەو دینە کە بۆمان بە ئێز جێماوە لە مناڵیەوە پێمانیان تەحمیل کردووە، بە لێدان، بە ترساندن، بە توقاندن لە جەهەنەمەکەیان. لە ئایەتی 4 سوورەی ئیبراهیمدا دیسان ئەڵێت وەک بۆ سلماندن کە پێشتر ئەڵێت هیچ پێغەمبەرێکمان بۆ هیچ میلەتێک نەناردووە ئیلا بە زمانی ئەو میلەتە نەبێ. بەڵام لە ئایەتی 4 سوورەتی ئیبراهیمدا بە ڕاشکاوانە ئەڵێ موسامان بە زمان و موعجزەی خۆی نارد کە قەومەکەی خۆی هیدایەت بکە. دیسانەکە لە ئایەتی 6 سوورەی شووریدا دەڵێت زمانی عەرەبیمان بۆ تۆ نارد، قورئانمان بە زمانی عەرەبی نارد بۆت تا خەڵکی مەکە و دەوروبەری لە عەزابی ڕۆژی قیامەت کە هیچ شتێکی تێدا نییە بترسێنی. ئەمە چەند ئایەتێکە لە دەیان ئایەت لەناو قورئانەکە خۆی ئەڵێ قورئان تەنها بۆ عەرەبە، ئەویش بۆ عەرەبی مەکە و مەدینە، لەو کاتا پێوت قەریە. ئەم ئایەتانە نمودەی دەیان ئایەتی دیکەن لە ڕاستیە کە بەڵگەن بۆ ئەوەی کە ئیسلام و قورئان هیچ پەیوەندیەکیان بە کورد و زمانی کورد و کولتوری کوردەوە نییە. ئیسلام لە ڕێگای کەسانێکی هەلپەرستی خائێنەوە سەپێنرا بەسەر کورددا کە ئێستاش بە کورد کوشتن و جیهاد یان ئەوانەی کە لە دەسەڵاتدان و بۆ بەرژەوەندی چینایەتی و بنەماڵەیی و شەخسی خۆیان ئیسلام بەرهەمە هێننەوە ئەیکەن بە یاسای ئیدارەکردنی کۆمەڵگاکەمان. ئەو کوردە ئیسلامیانەی کە هەم بە کورد ناو دەبەن و هەم پەیڕەوی ئیسلامی ئەکەن و بانگەواز بۆ ئیسلامەکەن، هیچ پەیوەندیەکیان بە کورد و میلەتی کوردەوە نییە. ئەمانە ئەوانەش کە خزمەت بە دینی ئیسلامەکەن و بە پێویستی دەزانن بۆ کورد و کۆمەلگای کوردی، ئەڵێن ئاین پێویستە
خەڵکانێکی ساختەچین، خەڵکانێکی هەلپەرستن کە زۆر بەشیان خۆیان پێ ڕووناکبیرە. نازانم ڕووناکبیر چه مانایەکی هەیە لێرە، بڵێ ئاین پێویستە بۆ خەڵکی کوردستان. 1400 ساڵە من چیم دیوە لە ئیسلام؟ دیگە لە بەرباران، خەتەنە، کوشتنی ژنان، ژن بە ژنە، مارە بەجاش فرە ژنە، بەدبەختی عەقڵی، داڕەخانی عەقڵ. ئەوانە خەڵکانێکی ڕیاکار، هەلپەرست، دووڕوو، بە زۆری بە کرێگیراوی دەوڵەتانی سعودیە، ئێران، تورکیە، ملاوە پاڵپشت و یارمەتی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی ئەمریکا هەمان دەوری بنلادن، ئەبوو سەیافی فیلیپین، ئەخوانەکانی میسر، بۆکو حەرامی نیژیریا، مەلا عومەری تاڵەبان، بورهانەدین ڕەبانی، حکمەتیار و گروپە ئیسلامیەکانی تری ئەفغانستان لە کوردستانە ئەگێڕن بۆ بەلاڕێدابردنی خواستە ئینسانیەکانی میلەتی کورد. ئەم زمان کوردە ئیسلامیانە کە دەیان ساڵە بەکردەوە سەلماندویان کە هیچ فڕێکیان بەخواست و ماف و ئازادی و ئیرادەی کوردەوە نییە، بە زمانی کوردی و جلوبەری کوردیەوە ڕۆژانە بە وتار و کردار و هەڕەشە خەریکی تعریبکردنی کوردن، خەریکی حاجی سازین، خەریکی بازار گەرمکردنی دووکانی دینی سعودیە و دەوڵەتانی تری ئیسلامین. سەران وەندامانی حیزبە ئیسلامیە کوردەکان کە جاروبار بۆ فریودان و چەواشەکاری باسی کورد ئەکەن وە فرمێسکی درۆنەی بۆ هەڵەڕێژن، ئەبینین هەر کات بچووکترین مەجالیان دەستکەوتووە ژەهرەکەی خۆیان ڕەشتووە. تەنها ماوەیەکی کەم لە کوردستانی عێراقا دەسەڵاتیان هەبوو لە ناوچەی هەڵەبجە و خوڕماڵ و ئەو شوێنانە، هەموومان نەزانین چیان کرد. پێکەنین گوناهی کەبیرە بوو، زمان بڕین، زمانیان ئەمڕی کەسێ پێ بکەنیایە. دەیان جار کوردیان قەسابی کرد، شان بە شانی حکوومەتە ئیسلامیەکانی ناوچە کە شان بە شانی ئەحزابی تری جیهادی جاروباریش هەر بۆ خۆیان جنایەتیان خۆڵخان دەرهات بوو میلەتی کورد. خێڵی هەمەمان نابێت لە بیر بچێتەوە. ئەو قەبرانەی کە لە کوردستانن پێیان دەڵێن ئەسحابە و شەخص، ئەوانە ئەو عەرەبە داگیرکەرانە بوون کە هاتن تەعەدا و تەجاوزیان لێمان کرد، لەلایەن کوردەکانەوە کوژران، بەدەستی کورد کوژرا. بۆ گەیوەتە ئەوێ؟ ئەم ئەسحابە و شەخصانە. کۆمەڵێکتر قەبر هەیە لەسەر شاخەکان کە ڕەجم کراون، بەردێکی زۆر لێیان دراوە، هەڵدراوەتەوە، ئەڵێ هەرۆمەکانی میسرە. ئەمە دوای سەرکەوتنی ئیسلامە. ئەوانە کە پێیان ئەڵێن پیر یۆسف، پیر داوود، پیر زولەیخا، ئەم ناوانە عەرەبی نین. ئەوانە ئەو کوردانن کە مەقاومەتیان کرد بەرامبەر بە عەرەبی داگیرکەر. ئەم دواتر کە ئیسلام سەرکەوت ئەبێ ئەو کوردانە ڕەجم بکرێن وەک شەیتان، بەڵام قەبری ئەسحابە و شێخ و هینەکانی تریان ئەبێ بپەرسترێ. ئەسحابە سپی لە سلێمانی. ئەبێ ئەوانە بزانینێت لەمە دووە زیاتر بیری لێ بکەینەوە. لە سایەی حاکمیەتی ئەمانە و ئاەتەکانی قورئاندا تا ئێستا بە سەدان هەزار ژنی کورد کوژراوە و سەربەنیز کراوە بەدەست باوکی کورد، برای کورد، مێردی کورد، سەریان بڕێون. خەتەنەکردنەکان، بەردەباران، قەتڵە ناموسیەکان، گەورە بە بچووک و ژن بە ژنە، فرە ژنە، مارە بەجاش قیزەوەنترین ڕۆژ
کە هی ئیسلامە فرە ژنە کە تەنیا وەک بزن و مەڕ چاو لە ژنەکە و هەر پیاوێکی سمێڵ فش دەتوانێت 5-6 دانە ژن بکڕێ داینێ لە ماڵەوە بەس بۆ سوار بوون. لە ئیسلامدا هیچ ئیشێکی شەرافەتمەندانە دیاری نەکراوە بۆ ژن، تەنها ڕێگایەک دانراوە بۆ ژن کە وە خۆی بابەتێکی تایبەت هەڵەگرێ لەشیەتی. تەنانەت چوون بۆ مزگەوتیش ڕێگای پێ نەدراوە. ئیمامەتی جەماعەت، ئەسپ سواری، تیر هاوێشتن، بەدەنگ بەرز قسەکردن، چوونە دەر لە ماڵ، هەموومان ئەزانین. خۆکوژی ژنان، خۆسووتاندنیان ئەوە بەرەکەتی ئیسلامە کە بە دیاریان هێنا بۆمان کە پێمانیان بەخشی. وە پیاوی ژر کوردی ژن کوژی سووک و ڕسوای جیهان کردووە. بە ژن کوژن ئەمان ناسن لە جیهانە. ئەمانە کە بە درۆ بۆ فریودان جاروبار باسی میلەتی کورد و کوردستانەکەن، لە ڕاستیدا نیشتمان و وڵاتی ڕاستەقینەیان هەمان عەرەبستانی سعودیە، میلەتیشیان هەمان ئوممەتی محەممەد و عەبدی ئەڵڵایە. عەرەبی ئیسلامی داگیرکرد بە چاوساغی و پاڵپشتی ئەم بەناو کوردە ئیسلامیانە مەلاکان، شێخەکان، قازیەکان دەیان جار هێرشیان کردە سەر کوردستان و جێنایەتی سامناکیان خۆڵقان. کوردستانیان خەڵتانی خوێنی کورد کرد. هەر ئەم زمان کوردیانە کە ئیدعای خەبات بۆ ڕزگاری کورد دەکەن بە پێچەوانەوە درۆ لەگەڵ خەڵکی کوردستانەکەن و ناتوانن یاساکان و فەرمانەکانی قورئان و ئیسلام پەیڕۆ چون قورئان تەنها یەک دینە ناسێ، یەک میلەتە ناسێ، ئەویش عەرەب و ئیسلامە. قورئان هیچ میلەتێکی تر بە ڕەسمی ناناسێ، هیچ زمانێکی تر بێجگە لە زمانی عەرەبی بە ڕەسمی ناناسێ. دەبێ هەموو بەشەریەت ببنە موسڵمان و بە زمانی عەرەبی قسە بکەن. تۆ لانێکم پرسیار لە خۆت کە بۆچی تۆی کورد ئەبێت هەر بە عەرەبی نیایەش و پاڕانەوە لەگەڵ خوایەکا بکەیکە نەتدیوە؟ بۆ؟ لە ئەساسدا لە ڕاستیدا دینی تەعریبە ئیسلام و بۆ بە عەرەبکردنی هەموو خەڵکی دنیایە. ئەم زمان کوردە ئیسلامیانە خەبات بۆ داگیرکردنی کوردستان و کردنی بە بەشێک لە ئەمپراتوریەتی سعودیە یا ئەمپراتوریەتی ئیسلام و حاکمکردنی ئەوان هەوڵ دەدەن. نەک هەر ئەم دەلیلە ڕۆشنانە کە لێرەدا باسمان کردن بە کورتی. دەیان نووسەری دیکەی کورد کە بە بەڵگەی مێژووی و زانستی و لێکۆڵینەوەی ورد و معرفی ڕاستیەکانیان باس کرد، بەد لە ئێمە قسەیان کرد و لەلایەن خودی ئەم ئیسلامیانەوە تیرۆر کران و ئێستاش هەڕەشەی تیرۆریان لەسەرە، ناتوانن ڕێگەمان لێ بگرن. خودی ئاەتەکانی قورئان و شەڕی بێ ئاکامی 1400 ساڵەی خودا و پێغەمبەری خودا و لەشکری ئیسلام لە دژی ئینسانیەت و میلەتی کورد بەڵگەی حاشا هەڵنەگرن کە بە 1400 ساڵی دیکەش ناتوانن کورد بکەنمە موسڵمان. کورد زاتەن و نەفسەن ناتوانێت موسڵمان بێت. پیاوانی کورد وای نوێژەکەیان لە مزگەوتان تندەرەوە لە بیری چارەکە ئارەخەکەیایە. چێتە مەیخانە پێ ئەکەنێت گۆرانی ئەوێت ژنی کورد دوای ئەوەی ڕەمەزانان سەرپۆشەکەیدا بەسەر یا حەگاڵەکەی گوای ڕێز لە ئیسلامان بوەگرێ کە ڕەمەزان تەواو بۆنەوێ لێ فڕەیەدا ناتوانێت تەحەمۆل ناکرێت. ئەسڵەن دینی ئیسلام بۆ ئینسان نییە. دینی ئیسلام و ئینسان دووشتی دژ بە یەکن، دووشتی ناتەبان.
باشە تاکەی ئێمە بیرێک لەوە نەبکەینەوە بابزین ئەم ئیسلامە ئەم 1400 ساڵە چی بۆمان کردو ئەوەی کورد لە پێناوی ئیسلاما کردی و ئەوەی قوربانی بۆ دا و شەڕی بۆ کردو هاتوو هاواری بۆ کردو لە سامانی خۆی هەموو ساڵێک میلیاردها ئەگرێت و میلیۆنها ئەگرێتەوە ئیبات هیکاتە دەستی شێخەکانی سعودیا وانیش لە ئەوروپا و ئەمریکا پێڕابگوێرن خەریکی خۆشگوزەرانی و سێکس و خواردن و خواردنەوە و گرانترین هۆتێلەکانی دنیای ئەوانە ژمناڵەکەت برسیەتی ستا لە کاتێکا موچە لە کوردستانی باشوورانیە خەریکن ئەچن بۆ عەمرە بۆ حەج کە لەوێش هاتەوە ناتوانێت بەڕێوەی بەرێ ناتوانێت ئەو دینەی بەڕێوە بەرێ داکەوایە با دەست پێ بکەین ئەتوانین هیچمان لە میلەتانی ئەوروپا کەمتر نییە تەنها نەختێ خیرەتیەوێت دەست ببین بۆ بڤەکان دەست بین بۆ تابووەکان ئەبێ بیرێ لە خۆمان بکەینەوە ئەتوانین لە ڕاستی ئەتوانین ئەوان بۆ توانیان ئێمە بۆ ناتوانین بۆچییە بێ ئێمە هەر ژێر دەست و کۆی لەو داما و دەربەدەربین من ئەوەم قبول نییە لە چوون لەبەرەوە کوردین نەخێر لەبەرەوەی کە موسڵمانین لەبەرەوەی کە ئیسلامیان سەپانوە بەسەرماندا ئەگەر ئێمە لەبەرەوە کوردین کەوانە خەڵکی ئەفغانستان بۆوان ئەی خەڵکی وڵاتانی تری ئیسلام لێدراو بۆوان خەڵکی فیلیپین و بەنگلادێش بۆوان خەڵکی نیجر و نازانم کوێ و ئەوانەی کە ئیسلام تێیدا حاکمە کولتوریانە یاسایانە ئەوان بۆوان نە لەبەر ئیسلام بوونە هەتا ئەم غۆدە سەرەتانیە لە خۆمان نەکەینەوە ئاخر وای لێمان کردووە کردومانیان بە کردومانی ناڵێم هەمومان بەڵام وەکو کولتور کردومانی بە وەحش دەستمانە چێتە خوێنی مناڵی خۆمان آخر من ئەگەر وەک باوکێک نەتوانم لانکەیەکی ئەمن بم بۆ عەشق و خۆشەویستی کچەکەم وەهی کوڕەکەم هەروە من ئێتر چیم جگە لەوەی شومەیەک جگە لە بەڵایەک جگە لە تاعونێک بەڕاستی ئەتوانین ئەبێ بە یەکەوە دەست پێ بکەین یەکێک لە بەدبەختیەکانی تری میلەتی کورد ڕووناکبیرەکانیەتی لیبراوەکانیەتی ئەو بەناو ڕووناکبیرانەی کە قاچێکیان لە مزگەوتە قاچێکیان ناو خەڵکە قاچێکیان سکۆلارە قاچێکیان ئەتەیست ئەمانە ساختەچین دا بە زیاتر زیندووکردنەوەی زڕنا و دەهۆڵ ڕەش بەڵک گۆرانی ئاشقانە خۆشەویستی زیندووکردنەوەی ئەو کولتورەی کوردی بەر لە ئیسلام یەکێکە لەو کارانە کە ئێمە توانین بیکەین ئەم لە هەمان کاتدا یەک شتی ئەساسیمان لەبیر نەچێ تەنها کارکردن لەسەر ئیسلام و ناساندنی بە دەلیل بە بەڵگە بە بورهان ناتوانێت بمان باتە پێشەوە ئەوانەی کە بەشێک لە سامانی کۆمەڵگاکەن گەرەی ئیسلامیەکان و مەلاکانە بۆ حجرەکان بۆ ناوەندی جەهالەت جاهل پەروەردەکەر تیرۆریست پەروەردەکەر مزگەوتەکان حجرەکان تەکیەکان خانەخاکان وە حکوومەتی کوردی لە باشوورەیکە لە کوردستانی ڕۆژهەڵات لە کوردستانی ئێران بەخۆشیەوە ڕیشەی داعش وشک کراوە لەوێ باشم لەبیرە کۆمەڵە وەک ڕێکخراوێکی کۆمەڵایەتی تازە هاتم کایەوە ئەو هێزانەی تێکشکان دانەنیش لەگەڵیان بالۆرە بڵێ بچێتە مزگەوتەکان لەگەڵیانانکە لیانیدا سپای ڕزگاری تێکشکان ئەخوانە الموسلمین بە ڕێبەری ئەحمەدی موفتیزادەی هەڵتەکان شێخ هادی بەخۆی و لەشکریەوە ناوبرد و هاتنی ژنانی کورد بۆ ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە و دواتر بۆی دموکراتوانە دەستکەوتێکی گەورە بوو کە کوردستانی ئێرانی بەرەوەی تا ئەو مەئامەرە گەورەیان لێکرد بەرەوە پێشکەوتن برد ئێستاش نابێ واز بێنین
بۆ ئەوروپایەکان ڕێبەرانی ئەوروپا پەنایان بۆ معرفەت برد، بۆ عەقڵ برد، بۆ عیلم برد، بۆ زانست برد، سەرکەوتن. من حوجرە و تەکیە و خانەقات جگە لە بەدبەختی ژێردەسەیی ڕسوایی ماڵوێرانی چیتری بە دیاری هێناوە بوومە. با خۆمان پرسیار بکەین لە خۆمان، با بچین بە ناخی مێژوە بڕۆینە خوارەوە. بە هیوای ئەوەی کە بتوانین ئەو کولتورەی ئیسلام بسڕینەوە، ئەتوانین شتی باشمان پێیە، هەر کولتورەکەی خۆمان. ئەگەر من بێمەیسە باسی کولتوری ئیسلام کەمەوە جنێوانە کە بە ڕۆژە ئەیدێن بە یەک، بە تایبەت بە ژنان. ئەزانی چەنە شوورەیە، چەنە قەباحەتە، چەنە بێشەرمیە، چەنە نائینسانیە. تورێکی نێرسالاری، پیاوسالاری فاسد، دوور لە شەئن و شؤون و کەرامەتی ئینسانی. ئیسلام ئینسان لە ئینسانیەتە خا، فێری درۆیەکە. وەرە بزانە بە ڕۆژە بزانە ئەو کوردەی کە فێر بووە بووەتە تەکیە کەلامی چەنە درۆەکە، و بۆ سەلماندنی درۆەکانی چەنە سوێن دەخوا، بۆ یەک شتی چکۆلە 10-15 دانە وەڵای تایە. بە گیانی دایکم، بە قەبری باوکم، بە ڕەسوول ئەڵڵا، بە قورئان، زینام لەگەڵ دایک خۆمان کردوێ، بە پیر و پێغەمبەر، 3 تەلاقم کرد. ئەزانی شەنێک شوورەیە؟ ئەمە کولتوری ئینسانە، ئەمە کولتوری ئیسلامە. ئیسلام ئینسان نییە. با لەم قەباحەتە خۆمان نەجات بدەین، ئەتوانین. و ئەو ڕۆتە ڕۆشنگەریە دەستی پێ کردووە، تروسکاییەکە لەم تاریکستانەی ئیسلامە کە زاڵ بۆ سەر کوردستانە، بە دەستی دانە دانەیە و ئازیزانە ئەو ژن و پیاوانە ماچەکەم کە هیممەتیان کردووە، دەستیان پێ کردووە، چەکش و بزماریان هەڵگرتووە بۆ دروستکردنی تابوتی ئیسلام. دەستیان خۆش بێت، جێگای ڕێزن، نەبێ حورمەتیان بگرین، دانە بە دانەیە. با هەرەوەزیە بکەین بۆ ڕاماڵین یەم نەکبەتیە ئیسلام کە 1400 ساڵە وەک بەڵایەک، وەک سەرەتانێک ڕێی لێمان گرتووە، نەخۆشمانی خستووە، نابودمانی کردووە. ئێوە ناپرسن لە خۆتان ئەرێ مەلا چیەکە؟ ئیشی مەلا چییە؟ چ داهاتێکی هەیە بۆ کۆمەلگا؟ چ سوودێکی هەیە بۆ کۆمەلگا؟ چ دەردێک دەرمانەکە؟ 2 معاشی هەیە، 3 معاشی هەیە، سەرڤیترە وەرەگرێ، زەکات وەرەگرێ، سەرقەڵەمانە وەرەگرێ، معاشی حکوومەتیش وەرەگرێ. لە بەرانبەردا مامۆسا بە 5-6 مانگ معاشێک وەرناگرێ. مامۆسایە کە مناڵەکەمان پێگەینێ بۆ داهاتووەکی گەش. مەلایەکی درۆزن تەنها درۆمان تەحویلەدا. جاروبارە من دانیشم گوێگرم لە درۆی مەلا، من لە جای میلەتی کورد خەجاڵەتە کێشە. ئەوە کەڵە شێرێک قاچی لە عەرزێدایە و سەری لە حەوتەبەقەی عاسمانەیە لەگەڵ خودای تەعالا خەریکە قسە و باسەکات. جاروبارەکە خولێ ئەی باشە ئەم زەبەلاحە بۆ 2 نەفەر نایبینێ، بێ هەر مەلا بیبینێ، حتە بەسمانەیەتر. ئازیزان، من کۆتایی بە باسەکەم دێنم و ئەمە درێژەیە بێت، باسەکانی تریشمانە بێت هەر لەم پەیوەندیەدا. و دیسانە کە دەستخۆشی لەو ئازیزانەکەم لە مەریوان هەڵبجەیی، ناید موکری، فاتح مەحموود و هەموویان و هەموو ئێوەی ئازادی خوازانی ناو فەیساوە فەیسبووک، دەستان خۆش بێت، چاوتان ماچەکەم. ئەبێ بەردەوام بین، ئەبێ جوڵەیەک لەم میلەتا دروست ببێت، خۆی بناسێتەوە، دەست پێ بکە. با ئێتر تۆ 1400 ساڵە پاڕێتەوە لە شتێکی مەرموز نادیار، و ئێستا خۆیان پێڕەوانی ئیسلام بەربوونەتە یەک. خۆ داعش تەنها شیعە ناکوژێ،
تا دوو شیعە ئەکوژێ 200 سنی ئەکوژێ وەتە ئیسلام بەربووەتە خۆشی دینێکی شەڕانیە دینێکی نەخۆشە دینێکی دژی ئینسانیە ناتوانێت بێ کوشت و کوشتار بژی کۆمەلگاکەشمان پێویستی بەوەیە بێت میلەت بەرۆکی ئەو حکوومەتیشی بگرێت بەرۆکی ڕووناکبیرەکانی بگرێت کە لایلایەکەن بۆ خورافات و جەهالەتی ئیسلام ئەو پارانەی سەرفی ئەو خورافات و جەهالەتە کرێت با سەرفی قوتابخانە زانکۆ دوکتۆرەکان مامۆستاکان مامۆستای زانکۆ سەرفی خوێندکاران ناوەندەکانی خوێندن بکرێت بە هیوای ئەوەی کە ڕۆژێک لە نزیکەوە دیسانەکە لە کوردستانێکی ئازاددا یەکتر ببینینەوە من کوردستانم پێ ئازاد نییە لە ڕاستیە هەرتا بوێی شومەی بانگی ئەڵڵاهو ئەکبەر بێت داگیر کراوە هەرتا ئەوەی شومەیە لورەی بێت ئەم گورگە نەحسە تا لورەی بێت هەرتا تەقەتەقی جڕنا و زەهۆڵ و دەڕا بە قوتانی مانگی ڕەمەزان کە شێتمانی کردووە هەموو ڕەوانینێ ما هەموو خەڵکی تێک چووین نەخۆشی نەفسیمان هەیە مناڵێک بیناو لانکە نیوە شەو بوم 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 لە دەهۆڵ و لە دەرگا و هەڵسە پارشێوە با کۆتایی پێبێنین بەسەیەتر هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم هەمووتان لە ژیانە سەرکەوتوو بن خۆش بن شاد بن ڕێز و حورمەتێکی تایبەتیم بۆتان هەیە بە هیوام لە بابەتی تر و چاوپێکەوتنی ترا کۆمەڵێک تر یان لایەنێکی تری ئەم وەی شومەیە بخەینە بەر باسی و لێ کۆمەڵینەوە سەرکەوتوو بن و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان ماڵەوە پینەکەشم داناخرێ هەمیش خوا گرتی باوەڕت بێ داناخرێ مەگەر ئاوا دایخە